خودی ئەقڵ جاری وا هەیە بربەستەکە سەری لێشێوێ گەنجێک ئەڵێ عەقڵی هەیە بە عەقڵی بیری لێ کات و ئەڵێ عیلاقە بەستنی نامەحرەمانە لەگەڵ ئەم ئافرەتە ئەم کێشانەت بۆ دروستەکە یەکەم گوناحی دێتە گردن خوای گەورە دەپرسێت دووهەم تەعداکردنە لە ناموسی خەڵک ئەوانە کە سوکاری پێ بزانن مستەحیل لە ڕێگات بدەن و دێنە سەر ئەتکوژن سێهەم کە سوکارەکەی خۆت بداوێن پیس حسابە دەکەن تعاملێکی خراپن لەگەڵەکەن ئافرەتانی تر ناتوانن سقت پێ بکەن ئەقڵ ئەمانەی بۆ ڕیزەکە بەڵام حەزەکەی هەڕەڵە ناخراوە خۆشە و لەزەتەکەوەیە هەلێکە بۆت ڕێکوتو لە سراعی عەقڵ و سۆزەکەیە عەقڵ و حەزەکەیە حەزەکە زاڵەگە بەسەر عەقڵەکە کەوا بۆ عەقڵەکە دەوری نەبی یەکێ سەیارە لێ خوڕێن لە ئەوروپا تابلۆکانی لە بەردەستای هەمووی نووسراوە 80 کیلۆمەتر ڕۆی ئاگدار بە پێچکردنەوە هەیە دوو سایدێکە نامێنێ لە ملاتر وای لێ ئەوانە هەڵدێرە لە پشت پێشتەوە عەقڵ ئەڵەیە بە گوێرەی ئەم تەعلیماتانە بڕۆ هەروەکو چۆن قورئان بە ئێماڵێ بە گوێرەی ئەم تەعلیماتانە بڕۆ بەڵام ئەم گەنجە سەیارەیەکی ڕاقی پێیە باشە جادەیەکی تەختیشە حەزەکە لێ خوڕێ ڕەفیقێکی لەگەڵیەتی یا کچانێکی لەگەڵایە خۆی بنوێن پێی پێیانێ خێرە خێرا سورعەت و ئاوەکو چۆن ئەتاری یاریەکە لە مەشە ئاوا یاریەکە عەقڵ پێڵێ وا مەکە حەزەکە ئەڵێ قەیناک ئەوەش ململانێکی بینی عەقڵ و حەزەکەیە کامیان زاڵە لەبەرەوەی کە تۆ عەقڵیشت هەیە جاری وا هەیە حەز و ئارەزوو ڕەغەباتی تر وە حاصڵ نایەڵێ عەقڵەکەوە کاربێن کەوا بۆ ئەمەش بۆ خۆی ئەبێ ئاگاد لێ بکە عەقڵ هەموو شتێکی تەسلیم ناکرێت وەلا هەمان کاتیشە بربەستی تری هەیە و ڕێگای تری هەیە کە ڕێگای لێ یەکرێت